ئەحمەدمان لەگەڵە. کاک ئەحمەدم کاتت باش؟ بەڵێ هەموو کاتێکت باش. چۆنی کاکە باشی؟ ئارۆڵە ئایوەڵا باشە یاخۆ باش بی. لە کوێ و لەگەڵمانی؟ سلێمانی. لە سلێمانی. کاک ئەحمەد بەڵێ چ دەکەی بە چیەوە خەریکی؟ قوتابی قوتابی کام خۆناغی؟ سێ بنەڕەتی. سێی بنەڕەتی دەی سەرکەوتوو بیت ئیشەڵڵا. پێم بڵێ زیرەکی لە قوتابخانە؟ بەڵێ پێت خۆشە کە لە داهاتوو ببی بەچی؟ مامۆستا. مامۆستای کاموانە؟ کوردی. کوردی. لەشت ساڵ بێ ئیشەڵڵا. ئەبی ئەو شتەی کەوا خۆت دەتەوێ و خۆت پێت خۆشە. کاکە ئەحمەد بەڵێ من پرسیارێک لێ بکەم بێ ئەوەی خۆت بۆ کەسەڵ بژێری و پرسیارێکی تێدا بێ؟ بەڵێ باشە تۆ خەڵکی سلێمانی وایە؟ بەڵێ باشە سلێمانی بە چ شتێک بەناوبانگەرە؟ ئەگەر دەڵێن سلێمانی سلێمانی شاری چییە؟ ڕۆشنبیری. دڵنیای؟ بەڵێ دڵنیایە لە وەڵامەکەی؟ بەڵێ وەڵامەکەش دروستە کە دەڵێن سلێمانی شاری ڕۆشنبیرانە. دەستەکانت خۆش بێ. کاکە ئەحمەد سپاس بۆ تۆ و بۆ خانەوادەکەشت. دەستەکانت خۆش بێ. کاک ئەحمەد بەڵێ هیچ شتێکم پێشکەش ناکەی؟ بەڵێ هیچ شتێکم پێشکەش دەکەی؟ ئۆڕایۆز یەک شەعرم لەوەرە. ئێدێ ئەو یەک شەعرەم بۆ بڵێ. قوتابیم لە پۆلیسی ئازار ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە ساوا و لە باخی لەبەر وام شەیدای گوڵی زانستم هەر خوێننامەوەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بۆی کتێب پێ بکەم تا بگەمە خۆشیشیان لە چوارچێوەی کوردستان. ئەی یاخوا و دەستانت خۆش بێ کاکە ئەحمەد. زۆر زۆر سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت. ئیشەڵڵا داهاتوێکی گەش و کراوە و ڕوونت هەبێ کاکە گیان.